سڵاوتان لەبێت بەڕێزان. وەفدێکی پەرلەمانتارانی مانگرت و سەردانی هەرێمی کوردستان دەکەن و لەگەڵ لایەن سیاسیەکان تاوتوێی کاراکردنەوەی پەرلەمانی عێراق دەکەن. ئامانجی سەردانەکەی بەرەی پەرلەمانتارانی مانگرت و بە مەبەستی بەهێزکردنی بەرەکەیانە کە داوا دەکەن چاکسازیەکان لابرنی سەلیم جبوری و عەبادی بگرێتەوە. بە میوانداریێک لە بەڕێزان دکتۆرە تابگە ئەحمەد ناوی پەرلەمانی عێراق لە ستودیۆی سەرکی هەروەها لە ستودیۆکانمان لە سلێمانی ئەحمەد جبوری سەرۆکی وەفدی پەرلەمانتارانی مانگرت و تاوتوێیان پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. وەفدێکی پەرلەمانتارانی مانگرت و سەردانی هەرێمی کوردستان دەکەن و لەگەڵ لایەنە سیاسیەکان تاوتوێی کاراکردنەوەی پەرلەمانی عێراق دەکەن. دوای 22 ڕۆژ لە پەکخستنی پەرلەمانی عێراق لەلایەن خۆپیشاندەرانەوە هەوڵی لایەنە سیاسیەکان و هەردوو بەرەکەی پەرلەمانی عێراق دەستی پێکردووە بۆ دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمانی عێراق. لە سەردانەکەیدا بۆ هەرێمی کوردستان پەرلەمانتارانی مانگرت و کە ئێستا بەرەیشیان پێکهێناوە بە ناوی بەرەی چاکسازی لەگەڵ مەسعود بەرزانی و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کۆبوونەوە و بڕیارە لەگەڵ لایەنەکانی دیکەش کۆبوونەوە ئەنجام بدەن. ئامانجی سەردانەکەی پەرلەمانتارانی مانگرت و بە مەبەستی بەهێزکردنی بەرەیەکەی خۆیانە کە داوا دەکەن چاکسازیەکانی عێراق لابردنی سەلیم جبوری و حایدەر عەبادیش بگرێتەوە. بەپێی زانیاریەکانیش وا بڕیارە دووبارە سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق سەردانی هەرێمی کوردستان بکاتەوە و بە مەبەستی ڕازیکردنی گەڕانەوەی پەرلەمانتارانی کورد بۆ بەغداد. لەلایەکی ترەوە بەرەی پەرلەمانتارانی مانگرت و سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق بەجیا سکاڵایان لە دادگای فیدراڵی عێراق تۆمار کردووە بۆ یەکلایکردنەوەی کێشەی نێوانیان. وا بڕیارە 25 ئەم مانگە دادگای فیدراڵی ئەو پرسە یەکلای بکاتەوە. نووسینگەی ڕاگەاندنی حایدەر عەبادیش داوا دەکات بە زووترین کات دانیشتەکانی پەرلەمانی عێراق دەست پێ بکەنەوە چونکە کۆنەبوونەوەی پەرلەمان بەرخستنی بەرژەوەندی هاوڵاتیانە. هەرچی لایەنە کوردەکانیش لایەنە ئەمریکاوە داوایان لێکراوە بگەڕێنەوە بەغداد دوای 3 هەفتە لە جێهێشتنی بەغداد تاوەکو ئێستا نەگەڕاونەتەوە. سەردانی وەفدەکانی عێراق بۆ هەرێمی کوردستان ئەوەمان پێ دەڵێن کورد دەتوانێت ڕۆڵی کاریگەری بگرێت لە کاراکردنەوەی پەرلەمانی عێراق. ئێستا لایەنە عێراقیەکان چاوەڕێی کوردن بۆ کاراکردنەوەی پەرلەمانی عێراق کە ماوەی 23 ڕۆژە بەخراوە. کەچی لایەنە کوردەکان لە ناوخۆیاندا ناتوانن پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە کە ماوەی 7 مانگە بە بڕیارێکی حیزبی بەرخراوە. دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. سەرەتا ئەگەر بچین بۆ لای کاک ئەحمەد جبوری سەرۆکی وەفدی پەرلەمانتارانی مانگرت و بۆ هەرێمی کوردستان کە بەڕێزیان لە ستۆدیۆی سلێمانی کەناڵی ئاسمانی پێیان لەگەڵمانە. سوپاس بۆ ئامادەبوونت. کاک ئەحمەد ئەگەر سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین، ئامانجی سەردانیەوە بۆ هەرێمی کوردستان چییە؟ وەرەتانەوێت لەگەڵ لایەنە کوردستانیەکان تاوتوێکی بکەن. مناقشتكم مع الأطراف السياسية الكردية. تحية لك ولجميع أهلنا. زۆر سپاس بۆ تۆش و سڵاو بۆ تۆش بۆ هەموو گەلەکەمان لە هەرێمی کوردستان. ئێمە دوێنێ ئامادە بووین لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بۆ دابینکردن و دۆزینەوەی چارەسەرێک بۆ کێشەکانی پەرلەمانی عێراق. دانیشتین لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا لە سلەیمانی بۆ کاراکردنەوەی پەرلەمانی عێراق. لەبەر ئەوەی بەرپرسیارەتی نیشتیمانی لەسەر شانی هەمومانە و ئەبێ ئەم چارەسەر بکرێ ئەم کێشەی ئێستا و ئێمە پێمان وایە کە کورد شەریکی ئەساسین و بنەڕەتین لە عملیەی سیاسی لە هەرێمی لە عێراق بە شێوەیەکی گشتی ڕۆڵێکی گرنگیان هەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەی ئێستای عێراق و داوا دەکەین کە بگەڕێنەوە بۆ بەغدا و هەموو دانیشتنەکان بە شێوەیەکی گشتی دەست پێ بکەینەوانێ بۆ چارەسەری کێشەی پەرلەمانی عێراق. ئەبێت بەرژەوەندی عێراق لە پێشەوە بێت، نەک بەرژەوەندی تاکی و حیزبی.
بەڵێ زۆر باش لە هەمان کاتا لەگەڵ مەسعود بارزانی کۆبووینەتەوە و لەگەڵ مەکتەبی سیاسی شێتی نیشتیمانیش کۆبووینەتەوە لەگەڵ هەمان کاتا لەگەڵ برادرانی بزوتنەوەی گۆڕانە کۆبووینەتەوە لەگەڵ بەڕێز نەوشیروان مستەفا بەڵێ وەڵامێکی باشیان هەبوو و بەرپرسیارەتی نیشتیمانیان دەربڕیوە بۆ کۆتایی هێنان بەم کێشەیە بۆ ئەم قەیرانە و کێشانەی ئێستای عێراق بە یەکجاری تەواو بێت دوای بڕۆین بەرەو دروستبوونی وڵاتێکی موسەساتی دوور لە ئقسا و دوور لە یەکەمکردنەوە و گوێگرتن لە یەکتری بەڵێ ئێمە پێمان وایە بەڕێوەبردننی وڵات لەم کاتەیە بەم شێوازەی ئێستا پەیڕەوێکی هەڵەیە نابێت یەک حزب یان یەک لایەنیان یەک کەس حکمی بکات و ئێمەش دەستمان بە هەنگاوی عەمەلی کردووە بۆ دروستکردنی بەرەی چاکسازی لە پەرلەمانی عێراق هەنگاوەکانمان دەست پێ کردووە و بەرنامەکەمان دەست پێ کردووە و هەموو ئەو لایەنانەی عێراق بەرپرسیارەتی خۆیان بزانن لە ناو عێراقا و لە ناو پەرلەمانی عێراقا و ئێمە لەبەرەی چاکسازی لە پەرلەمانی عێراق و ئێمە پێمان وایە لەو بەرەیە کە کورد ئەبێ کێشەکانی چارەسەر بکە لەگەڵ بەغدایە لە چوارچێوەی یاسایە و ڕێکەوتنەکانە. بەڵێ سەبارەت بەوەی کە ئەگەر بە کورتی وەڵامی پرسیارەکانمان بدەیتەوە بۆی کە سوود لە کاتەکەی ببینین لەگەڵ بەڕێستان سەبارەت بەوەی کە بەڕێزت وتت لایەنە کوردیەکان وەڵامێکی باشیان هەبوو بۆ عێراق یاخود وەڵامی ئێوەیان داوەتەوە ئایا بەڵێنیان پێدان کە پەرلەمانتاران بگەڕێنەوە بەغداد؟ تنسيقية مع الأطراف الكردية مع جبهة الإصلاح لأن جبهة الإصلاح هي اليوم تعتبر الكتلة الأكبر وهي التي تقدمت بمبادرة قبل حوالي 12 يوما إلى فخامة رئيس الجمهورية من أجل بەڵێ ئێمە لەگەڵ سەرۆکایەتی کۆماری عێراقا قسەمان کردو بەرەی چاکسازیش پابەندە لەگەڵ جێبەجێکردنی کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان و ئەکرێ ئەمە گۆڕانکاری بەسەرا بکرێت کە لە خزمەتی عێراقا بێ و لە خزمەتی هەموو گەلانی عێراقا بێ و بەرژەوەندی عەمەلی سیاسی بەرەو پێشەوە بڕوات. زۆر باش ئەگەر وەڵامی ئەوم بدەیتەوە ئایا لایەنە کوردیەکان بەڵێنی ئەوەیان بە ئێوەدا کە بگەڕێنەوە بۆ بەغداد پەرلەمانتارانی کورد بگەڕێنەوە بۆ بەغداد؟ هل الأطراف الكردية أعطتكم وعود يعني بالتأكيد من خلال الحديث لمسنا منهم گومان لە نێوان ئەو قسەمانە و گفتوگویانەی کە کردوبانە لەگەڵیانە ڕوون بۆتەوە بەڵێ ئارەزووی ئەویان هەیە بەڵام ئێمەش ئەمانەوێ ئەو بارودۆخە بە شێوەیەکی باش ئامادە بکەین بۆیە پەرلەمانی عێراق بە شێوەیەکی باش ئامادە بێ بۆ پێشوازیکردن لە ئەندام پەرلەمانەکان و دانیشتوەکانی پەرلەمان یاسایی بێتەوانێ بەڵێ ئێمەش وەکو یەکێک لەو ئەندامانەی کە لەگەڵمانە لە بەرەی چاکسازی لە پەرلەمانی عێراق خوشکە تافگەیە کە لە بەرەی چاکسازیە ئەم بەرەیەکی هەموو عێراقیەکانە
ئامانج لەوەیەوە ئەوێت ئەم بەرە بۆ هەموو عێراقەکان بێ بە هەموو پێکاتەکانیانەوە بەبێ جیاوازی نەتەوەی و مەزهەبی. بەڵ زۆر باش ئەگەر پرسیارێکی تر بکەم سەبارەت بەوەی کە ئایس ئێوە وەکو پەرلەمانتارانی مانگرتوو یاخود وەکو بەرەی چاکسازی سوورن لەسەر داواکاریەکانی خۆتان بۆ لابردنی سەلیم جبوری و لابردنی عەبادی سوورن لەسەر ئەو داواکاریانەی خۆتان؟ يعني بالتأكيد جبهة الإصلاح همان بەرەی چاکسازی ڕایگەیان لە سەرەتاوە کە بەرەی چاکسازیمان ڕاگەیان یەکەم هەنگاومان ئەوە بوو دووبارە سەرۆکایەتی پەرلەمان دروست بێتەوانێ و هەڵبژێرێتەوە لە ناوخۆی پەرلەمانە. ئێمە لەگەڵ یەک کەسە کێشەمان نییە لەگەڵ هیچ کەسێکە وەکو کەسایەتی، بەڵام لە پەیر و پرۆگرامی کارکردنی سەرۆکایەتی پەرلەمان کێشەمان هەیە و لە هەمان کاتیشە بەرەی چاکسازی پەرلەمان لە کارکردەکەیە باش نییە و لە هەمان کاتیشە حکوومەتی عێراقی بە شێوەیەکی باش مامەڵی نەکردو بۆ نمونە لەگەڵ ئاوارەکانە کێشەکان زیاتر بووە. ئەو ڕێکەوتنامەی لەگەڵ هەرێمی کوردستانە بە شێوەیەکی ئەوە بووە کە وەکو نووسراو بێ هیچ جێبەجێ نەکراوە، هیچ پیادە نەکراوە و هیچ میکانیزمێکی دیموکراتیش پەیڕەو نەکراوە لە حکوومەت و لەلایەن پەرلەمانیشەوە. ئێمە داوامان کردووە کە سەرۆکایەتی پەرلەمان دەست لە کار بکێشێتەوە و لە هەمان کاتیشا پەرلەمان ئێمەش یەکەم جار لەگەڵ میکانیزمە دستوریەکانان دەستمان پێکردو بۆ سەرکەوتنی کارەکانمان. بەڵێ زۆر باشە. پرسیارێکی تر سەبارەت بە مەسلەی ئەوەی کە پێشتر سەرۆکۆماری عێراق لە ماوەی ڕابردوو دەست پێشخەری کرد بۆ دانیشتێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بەڵام هەردوو بەرەی پەرلەمانتارانی مانگرتوو و سەلیم جبوری ڕێکەوتبوون لە سەر ئەوەی کە دانیشتنەکە نە سەلیم جبوری سەرۆکایەتی بکە نە عەدنان جەنابی، بەڵام ئێوە وەکو پەرلەمانتارانی مانگرتوو پێوە پابەند نەبوون. ئایا ئەم جاریش ئێستاش بۆچی ئێستا داوای هەمان داواکاری دەکەنەوە پابەندی ئەو بەڵێنەتان دەبن کە دانیشتێکی پەرلەمان باوەبەشی بەڕێوەچێت بەبێوی سەلیم جبوری و عەدنان جەنابی سەرۆکایەتی بکات؟ سەرەتاوە ئەو دەست پێشخەری سەرۆکی کۆمارمان ڕێز دەگرتووە ما عدا الرئاسة المقالة ونقبل بأي نائب يعتلي منصة الرئاسة ويدير الجلسة. ئێمە ڕێز لە هەموو ئەندامێک ئەگرین کە دەست لە کار کێشانەوەی ئەنجام بدە پێشکەش بکات. ئایا سەرۆکی پەرلەمان بەرەیکە بەرەی چاکسازی لە پەرلەمانی عێراق البرلمان عطلة تشريعية في ظل الحرب على داعش وإما داوامان نكردو ياخذ رسمان كردوتو كبشي هاويني ياخذ بشي تشريعي خوي بأي رئيس أنجام بدات يختاره البرلمان عدا الرئاسة المقالة كهيج سروكي طازة يعني هيج سروكياتي بيشو سروكي طازة هل نبجرت كثير من المشاكل العالقة التي يحتاج البلد في هذه المرحلة أن يلتئم البرلمان ويناقش الملف الأمني والاقتصادي دوباره أبي أو برلمانك هذا هو ما تريده جبهة الإصلاح گفتگوی لسر أو كيش سياسي وكيش أمنياني بكريت مكتوبة في هذا الأساس إلى فخامة الرئيس معصوم. بلى أمانة من همي بيشكشي سروكي كومار قدوة فؤاد معصوم رئيس مؤقت بشرط أن لا يكون من ضمن الرئاسة المقالة. إما أو من قبول كردوه ككاتك سروشي كاتي دابرين بو برلماني العراق. زور باشا بكورتي أجر والله كسر كمان ديتو ويسود لكاتك بين لقل بارستان بسياري زور ماني لسر بري تاكسادي سبارد بكورتي إيه بتمرجع بجداري دانشنی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەن. ئایا بەشداری دانیشتێک دەکەن کە بە سەرۆکایەتی سەلیم جبوری بێت؟
نحن لن نحضر جلسة هیچ ئامادە نابین ئەگەر سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمانی ئێستا ئامادە بێت ئەم بڕیارە بە شێوەیەکی گشتی بڕیارمان لەسەرداوە لەبەرەی چاکسازی پەرلەمانی عێراق بەڵام ئامادە ئەبین لە دانیشتنیشی پەرلەمانیە ئەگەر سەرۆکێکی پەرلەمان هەبێت هەموو پەرلەمانتارەکان کۆبن لەسەری و ئێمە ڕازین لەسەر هەموو ئەندامێکی پەرلەمان لەو 328 کەسە بەڵام بە هیچ شێوەیەک سەلیم جوبوری نەبێت و ئامادەین گفتوگۆیی هەموو کێشەکان بکەین. زۆر باشە زۆر باشە ئەگەر ئێمە چاوەڕێی ئێستا لەم کاتەدا چاوەڕێی بڕیاری دادگای فیدرالی عێراقی لە 25 مانگەدا. زۆر باشە سەبارەت بەوەی کە بەڕێزت وتت ئێمە قبولمانە لەو 328 پەرلەمانتارە جێگە لە سەلیم جوبوری کەسێک بێتە سەرۆکی پەرلەمانی عێراق قبولتانە کوردێکیش بێتە سەرۆکی پەرلەمانی عێراق؟ نعم بالتأكيد نحن نقبل بأي عضو. بێگومان بەڵێ ئێمە بێگومان ڕازین هەر ئەندامی لە ئەندامەکانی پەرلەمانی عێراق ببێ بە سەرۆکی یاخود دەستەی سەرۆکی پەرلەمانی عێراق. بەڵێ هۆکارەکەی چیە کە تەنها پێتان باش نییە سەلیم جوبوری سەرۆگوێ بۆ تەنیا لە ناو 328 پەرلەمانتار سەلیم جوبوری؟ يعني أولا نحن كان هناك قرارا لمجلس النواب يجب أن يحترم. بەڵێ یەکەم ئێمە بڕیارێکمان ناوە لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقا ئەبێ ئەو بڕیارە ڕێزی لێ بگیرێت کەوا سەرۆکایەتی ئەم سەرۆکایەتی ئێمە دەست لە کارکێشانەوەی لە ڕووی یاساییەوە کراوە. سەلیم جوبوریش لەو دانیشتنەیە ئامادە نەبووە. ئێمە ژووتومانە ئەگەر دادگای فیدرالی عێراق بڕیاری لەسەر ئەوە دابوو کە لە 25 مانگە ئەگەر ئەو دانیشتنە ئەژمار بکرێت کەوا ئەوە شتێکی یاسایی ئەبێت و هەمان کاتیشە ئەبێ ڕێز لەوە بگیرێت کە نیان هێشتووە ئەندامێک بەشێک لە ئەندامە پەرلەمانەکان نیان هێشتووە بێنە ناو هۆڵی پەرلەمانی عێراقەوە بڕیاکان داخراوە. دوای ئەوە ئێمە چاوەڕێی ئەوە ئەکەین ئەگەر بێنین دادگای فیدرالی چی بڕیارێکە لەسەر ئەو دانیشتنەی ئەو جارەکە کراوە ئەگەر دستوری بێ دستور و یاسا ئەبێ کاری خۆی بکە. هۆکارێکی تریش هەیە کە ئێمە ناڵین سەلیم جوبوری بێتەوە بۆ سەرۆکی پەرلەمان چونکە ئەو مخالفەی دستوری عێراقی کردووە نی هێشتو ئێمە بێنەوە ناو پەرلەمانەکە ئەو هۆڵە داخراوە درگا لەسەر ئەندام پەرلەمانە مانگرتووەکان داخراوە و ئەو دانیشتنەی پەرلەمان بەردەوام بووە. ئەمە کێشەیەکی یاساییە نەخێت هەر ئەوە نییە بەرەی چاکسازی پەرلەمانی عێراق ڕازی نەبووە لەسەر ئەمە بەڵکو یاسا و دەستور و بازە ئەندام پەرلەمانێک هەندێک لە ئەندام پەرلەمانەکانیش ڕازینی لەسەر. زۆر باشە بەڕێزت وەکو سەرۆکی وەفدی بەرەی چاکسازی کە ئەمڕۆ سەردانی هەرێمی کوردستان کردووە ئێستا لایەنە کوردیەکان باسی جیابوونەوە لە عێراق دەکەن باسی سربەخۆی دەکەن ئایا ئێوەکو پەرلەمانتارانی مانگرت و پشتگیری دەکەن لە پرسی سربەخۆیی و جیابوونەوەی کورد لە عێراق یاخود چۆن لەم پرسە دەڕوانن؟ يعني ابتداء هذا الأمر هو يعني خاص بالأخوة الكرد ولكن برسيشي تايبەتە بە هەرێمی کوردستان و بە برا کوردەکان بەڵام ئێمە نامانەوێت عێراقێک بێڵینەوە بەبێ کورد نامانێت عێراقێکمان ناوێت کوردیتیانە بێ. دوای ئەوەش ئەم بڕیارەش بڕیارێکی کۆتایی بێت و بڕیارێکی تەواو بێ. ئێمە لەگەڵ ئاشتەوایین و لەگەڵ برادۆستیین
لا نقبل بهذا الأمر لأننا بێگومان نعتقد ئێمە أن قبوڵی ئەمە ناکەین بالإمكان چونکە حل ئێمە المشاكل، ئەمانەوێ بالإمكان ئەو کێشانە چارەسەر بکەین کە لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە و لاپەڕەیەکی نوێ هەڵبەینەوانێ و دەمانەوێت کورد لە ناو عێراقا بمێنێتەوانێ ئێمە یەک دوژمنمان هەیە ئەویش دوژمنێکی یەکی بۆ عێراق و بۆ کوردیشە و لە هەمان کاتیشا یەک چارە نووسمان هەیە ئەو کێشانەی کە ئێستا هەیە بێت چارەسەر بکرێەوە ئەشکرێ چارەسەر بکرێ و ئەمانەوەی بە هیچ شێوەیەک تەفەڕود نەکرێت بە بڕیاری نیشتیمانی و ئێمە بێگومان ئەم بڕیارەمان دراسە کردو بە شێوەیەکی باش و بە هیچ شێوەیەک نەمان کردوتەوە لەگەڵ براکوردەکانە بەڵام ئێمە وتومانە ئەمانەوێ یەکپارچەی عێراق بپارێزین و نامانێ ئەم پێکهاتانەی عێراقی لە هیچ وڵاتێکی تران نییە ئاوا پەرتەوازە بێ. زۆر باشە. سەبار کوردیش بەڕەوای نازانیت کورد خاوەنی جیابێتەوە لە عێراق لە کاتێکە مێژوویەکی خراپی لەگەڵ عێراقێ لە سەدەمی بەعس کیماباران کران ئەنفال لامان کاتدا خەڵکی کوردستانی بڕیوە. نحن لا ننكر أن الكرد تعرضوا إلى ظلم ربما طيلة المئة سنة الماضية ويعني اليوم نحن عندما نتجول في كردستان وكأنها هي قطعة من أوروبا حقيقة نفتخر بإقامها ونعتز بأهلها وكذلك نحن نتمنى أن تكون محافظاتنا مثل كردستان. ئێمە هیوادارین ئەوە ڕاستە بەڵام ئێمە هیوادارین ئەمانەوێ هەموو پارێزگاکانی عێراق و کوردستان بێت. ئێمە نامانێ ئەو دووبارە بێتەوە بێگومان دووبارە نام بەڵام ئەگەر بڕیارێکی ئەوانە ئەو بڕیارێکی تایبەتی کووردە بەڵام جوغرافیا هەر ئەمێنێتەوانێ وەکو خۆی ئێمە هەر دراوسێ دەبین ئەو مەسافانە نزیکن لە یەکەوانێ ئەبێ دراوسەیەکی باش بین ئەگەر کارەساتێکی خراپ بەسەر عێراقە هەڵ بەسەر کوردی شادێتەوانێ لێک نزیک بوونەوەیکی زۆرمان هەیە کێشەکانمان وەکو یەکە. ئەگەر کارەساتێک هاتووە بەسەر کووردا لەلایەن حکوومەتە عێراقیەکانی کۆنەوە ئەمە معنای ئەوە نییە کە هەموو عێراقیەکان بەشداریان لەم کارەساتە کردووە. زۆر باشە ئێمە تەمە ناکەین کە ئەو بڕیارە بە هیچ شێوەیەک نەدەن کە جیابنەوە لە عێراق. زۆر باشە زۆر باشە ئێمە ئەمانەوێ بەیەکەوە بژین. وەڵامی یەک دوو پرسیاری ترمان ئوستاد ئەحمەد بەس کە دەیسێرێک سوال ئەخیر سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە ئێستا بۆتی سونەکان ئێوە مەسەلەن بەڕێزت پەرلەمانتارێکی سوننەی و سەلیم جبوریش پەرلەمانتارێکی سوننەیە بۆتیەوە لەسەر پۆز ینی پەرلەمانتارانی سوننە دژایەتی یەکتر دەکەن ئایا خەمی ئێستای سوننە خەمی ئەوەیە کە لەناو پەرلەمانی عێراق کوتلەی پەرتەوازی سوننە هەبێ یان خەمی ئەوەیە کە یەکگرتوو بن و خاکەتان لەسی داعش ڕزگار بکرێت.
يعني ابتداء الحزب الإسلامي هو الذي حزبی ئیسلامی شارك في العملية بەشداری السياسية کردووە لە سەرەتاوە ئەو بەشداری کردو لە عملی سیاسی لە عێراق لە 2023 وانێ زۆربەی شتەکان حزبی ئیسلامیەکان بوو بە نوێنەری سوننەکان لە عێراقا کە ئەوان بەو شێوازەوانی بڕیاری خراپیان ناوە سەبارەت بە سوننەکان سوننەکانیش کێشی زۆریان ڕوبەڕوو بۆتەوانێ بوون بە ئاوارە برسیان بۆ کێشیان زۆر بووە حزبی ئیسلامی کێشەی بۆ سوننەکان ناوەتەوە بۆی ئێمە بە براکوردەکانەڵێ حزبی ئیسلامی نوێنەری هەموو سوننەکان نابێت بۆ نمونە دوو ئەندام پەرلەمانی هەیە لە ئەنبار وإما ئاوا تێگەشتوین کە هەموو پێکهاتەکان بەیەکەوە ئەبێ باڵا دەست بن و بەرژەوەندی وڵات بخەنە پێشەوە ناکرێت ئەم تائیفگەریە و ئەم جیابوونەوە لە بینی سوننە و شیعە و کورددا بێت ئەمڕۆ حزبی ئیسلامی دەسەڵاتی گرتووە بەسەر هەموو شتێکە و لە هەمان کاتیشا هەموو خەڵکەکانی ئەو سوننەکان ئاوارە بوون لكن هذه الرؤية بأننا نضعف عندما نكون ئەو بڕیارەیان ئەو ڕوئایەی کە ئێمە زەعیفە بینیان لاوازە بین ئەگەر سوننەکان بۆ نمونە لە بینی خۆیانە کێشە هەبێ ئەوە گەنای ئێمە بەرژەوەندی عێراقمان لە پێشە ئێمە پێمان وایە ئەو حیزبە دینیانەی کە حکمی عێراقیان کردووە بە ناوی مەزهەب و تائیفەکانەوە ئەوان عێراقیان هێناوەتە ئەم قۆناغی کە ئێستاتیایەتی ئەم هەموو مەسافەی زۆرەی کە عێراق داگیر کراوە لەلایەن داعشەوە هۆکارەکەی ئەم پەیڕە و پرۆگرامەی غەڵەتەیە ئەو هەڵەیە کە حیزبە تائیفگەرەکان و مەزهەبەکان سیاسەتیان پەیڕەو کردووە لە عێراق زۆر سوپاس ئەبێت تۆ نیشتیمانی بی لە فەزای نیشتیمانیە بووی نەک لە فەزای تائیفەگەری و مەزهەبی وەڕەتی دەکەینەوە ئێمە لە سایە پەنجا بین لە سایە سی بین لە سایە حەڤە بین جیاوازی نەکرێت لە ڕێژەکانە بەڵێ زۆر سوپاس بۆ ئەم حیزبە سیاسیانە ئیسلامیەکان بە تایبەتی بەڵێ شکرن جەزیرە ئوستاد بەڵێ زۆر سوپاس کاک ئەحمەد جبوری سەرۆکی وەفدی پەرلەمانتارانی ماگرتوو کە سەدانی هەرێمی کوردستانتان کردووە زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆی کەناڵی ئاسمانی پێیام زۆر سوپاس دووبارە بەخێر بێن سوپاس بەڵێ تاگوخان داوای لەبوون لە بەڕێشتان دەکەن کاتن لای بەڕێستان سوپاس بۆ ئامادەبوونێت بەڵێ سەبارەت بووی کە ئەمڕۆ وەفدی پەرلەمانتارانی ماگرتوو کە سەدانی هەرێمی کوردستانیان کرد ئێوە دوو بەڕێز لە بەری چاکسازیتان بۆ هیچ کامێک لەو سەردانەدا ئێوە بەشدار بوون ئایەوە پراوێز خراونیان خۆتان بەشداریتان نەکردووە نەخێر بە منەی پراوێز نا بەعکسەوانەیە ئێمە داوامان لێ کرا کە ئەسڵۆن ئێمە سەرۆکایەتی وەفدەکە بکەین بەڵام ئێمە وەکو کوردێ بیرمان لەوە کردوتەوانێ نەک لەوەی کە بە دوای پلەپۆست و بە کۆمەڵ شتا بگەڕین یەکێک لەو هەدەفانە و توانە بە ئیحراجی بۆ هیچ لایەنێک لە لایەنەکان چکە ئەو بوو یەکەم جار لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە هات دانیشتن اینجا لەگەڵ یەکێتی نیشتیمانیە و لەگەڵ بزوتنەوەی گۆڕاناکە دانیشتن بەڵەیەکان نەخێر بەعکسەوانێ بەڵام بۆچی ینی پێ وایە کوردەکان قبوڵیان نەبوو لایەنە کوردستانیەکان کە ئێوە سەرۆکایەتی بەری چاکسازی بکەن قبوڵیان نەبوو نەخێر نانا ئەوە بە هیچ جۆرەکان نەبوو چکە بە سەراحەت با بڵێن کە لە نەوت و وێژ لەسەر ئەو بارەیە کراوە ئێمە بەشدار یعنی ئێمە پێمان وتراوەکو چاکسازی یعنی لەو بەری چاکسازیە کە بەشدار بین و سەرۆکایەتێکەشی بکەین بە حەقەتەن بەڵام خۆمان ڕەفسمان کردەوە هۆکاریچێکە ئێوە ڕەفستان کردو کە لە سەرۆکایەتی و وەفدە نەبن کە سەدانی هەرێمی کوردستانی کردەوە بۆ نمونە بە یەکێک لەو شتانی کە من ئەمەوێت با بڵێن کە بۆ نەچوومەتە ناو پرۆسەکەوانەیە چونکە کورد لە ناو ئەمەلی ئەم سیاسیە هاتووە دوشتی تێکەڵ کردووە یەکەمیان کە ئەڵێ چاکسازی ڕێگری لە چاکسازی دووەمیشیان هەیت کۆمەڵێک مەتاڵبی سیاسیت هەیە کە ئەم مەتاڵبە سیاسیانە لە ئیشی پەرلەمان نییە من ئەمێ لێکە یعنی با بڵێم کاڕوونی کەمەوانە ئیشی پەرلەمان چییە دوو ئیشت هەیە یەک چاودێریە دوو یاسایە
تۆ بە یاسا و بە دەستور هەموو مافەکانی کوردمان تەسبیت کردووە لە دەستورە هەیە و لە یاسای بموازنەی ساڵی 2016 یعنی هەموو حەقێکی کوردی تیا هەیە کەواتە تۆ کاتێک کە ئەڵێیت من ناگەڕێمەوە بۆ بەغاتا موچەی پێشمەرگە نەیرێت و تامێ هاتووی عەرقەلێ بۆ چی ئەەکەی بۆ عەرقەلێ بۆ خۆ دروستەکەی کە لە دەسەڵاتی تۆیان نییە دەسەڵات ئەوە تەوافقێکی سیاسی ئەوێ بەعکسەوانێ من تەمەنامە کرد با بڵێن کە ئەم وەفدانی کەیەن کۆکردنەوەی دەنگە بحقیقەتەن چ بەری چاکسازی چ بەرەی سەلیم جبوری هەردوو بەرەکە خواخوایەتی با بڵێن کە 65 پەرلەمانتاری کورد کەم نییە کە بێت عملی سیاسیەکە توازنێکی پێڕێگە خات یعنی سەلیم جبوری هەدەفەکەی ئەوە بووکەوە پەرلەمان بکوێتەوە گەڕ لەگەڵ کوتلەکەی ئەوە بن بە هەمان شێواز بەری چاکسازیز ئەوێ کورد بگەڕێتوانەیە با بڵێن کە بۆ ئەوەی کەوا تەکمیلی نیساب کاتیایە دەکە ئامانجیان کۆکردنەوەی دەنگە بەڵێ بە حقیقەتەن من یەک لە یعنی ئەوە لابودە منەوە بەڵام کورد نازانێت عملی سیاسیەکەی خۆی چۆن بەرێتوانێ هەمیشە یعنی یەکێک لەو شتانی کە من جۆم لێ لە کوردەکان ئەڵێ حیزبە کوردیەکان کۆنەبوونەتەوە کاکە من یعنی واللهی دەستخۆشی لە هەر پێنج حیزبە کوردیەکەکەم کە پەرلەمانتارانیان نەبینیوە بۆ چونکە من کە پەرلەمانتارم من واجبی خۆمم بینیوە بە یاسا لە موازنەی 2016 حسەی پێشمەرگە عتادی پێشمەرگە حسەی هەرێمی کوردستانم تطبیق کردو ئەوەی کە لەسەر من بووە کە وەکو پەرلەمانتارێک بە یاسایی ئەوەی کە ئەمێنێتەوە تەوافقی سیاسیە یعنی تۆ هاتوویت خۆ دەخیتە جێژاوێکەوە کە لەگەڵ تۆیان نییە ئێمە ئەبواە لە بیدایەتە بەری کوردستانی ئەمەی کە ئێستا هەیە ئەم تەحالوفی کوردستانیە داوای ئەمانە نەکات ئەمانە هیچی وەفدی ڕسمی نییە بۆ نمونە علی علاق کە هاو بۆ هەرمی کوردستان حزبی داواوتی هیچ نوێنەری ئێمە نییە کەواتەوەکو تاکە شخصێک هاتووە داوای لێبوردنەکات بە هەمان شێوە سەلیم جوبری وەجب هەکەش یعنی ئەمە لابد دەمینۆمە کارینەکە بەڵام لێرەیە کورد دەتوانێت چی بکات داوای وەفدێکی ڕسمی بەغداد بکە کە سەردانی هەرێمی کوردستان بکە ئەو وەفدە ڕسمی کە کێشەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغایە ڕاستەکە سڵتەی تەنفیزیە نەک سڵتەی تەشریعی تەشریع مجرد قوانینە يعني حبر على الورق بحقة بلام سلطي تنفيذية ك حصي لصاحب ايابتو حصي بيجمرقه ايابتو عتادي بيجمرقه ايابتو ارزاق ايما لنا موازنه هي سيادي من هي حاكمي من هي هم هي الحبر على الورق تنفيذ كل شويه بيويستي يعني بتوافقي تازتر هي لبين العراق ولبين هرمي كردستان تا اجر ايما بما نوي لقى العراق مني ابي ورقي تازه توافقي السياسي تازه بدر لبرلمانتار برلمان خوي كردوته يعني بحقيقة أمام الرزم هي أما إشي برلمانية إشي برلمانتو ياساكت تصديق كرت باقي كيتر أكوية السر أو شيء حكومتي هرمي كردستان كولو إمسا شتيغني نازم ناي حكومتي هرمي كردستان بيت شو كأجر خلق متشاور نجريتو خدمة جزاري نبيتو وإلى آخره نبيت بينا وتري حكومتي هرمي كردستان كواتا ليرتشون شلل هي لسلطة تنفيذية ولا سلطة تشريعية بهما شيء واصل لبغداد بلان إيه مخو ما نخينا ناو شتيكو كلا صلاتي منانية يعني تو تشريع مجرد برلمان تشريع القوانين فقط بس بەڵێ زۆر باشە بۆچی تۆ دەستخۆشی لە حیزبە کوردستانیەکان دەکەی کە نایانەوێ پەرلەمانتاران ببینی ینی پێ دوایە تا ئێستا نایانەوێ پەرلەمانتارانی کورد لە بەغدا ببینی زانی بۆچی کاکە خۆی چونکە من بەبەسم لەوەی ئێمە دائیمەن با بڵێن کە شانازی بە شتێکەوە ئەەکەین کە بین لەگەڵ حیزبا کۆ ببینەوانێ من ببم بە نوێنەری ئەم حیزبە بەناوی تۆ قسە بکەم ئەو حیزبە 5 حزبك لدەسەڵاتێکی سڵتەی تەنفیزی هەرمی کوردستانە بەشداری کردو لە حکوومەتی هەرمی کوردستانە بەشداری کردو کەواتە ئەو ڕێگایەکی هەیە کە ئەتوانێت لەگەڵ بەغدادا ئایا ئەچێتەوە بەغا ئایا ئەو قەرارەیات پەرلەمان قرار نایە ئێمە ئەچین بابڵێنکە من وەکو پەرلەمانتارێک لە بەغدادا مجرد دەستوریە یاساکان بپارێزم کە نەیەڵم یەک مادە لە مخالفەیەکی هەرێمی کوردستان بێت بۆ نمونە با بڵێن کە لە مەجلیسی اتحادیە بێت لە کەوا ئێستا کۆمەڵی یاسا هەیە کە نەکراوە کە بەرژەوەندی کوردیتیانی مەسەن یاسای نەوتوغاس باشە خۆ ئێمە لە باتی نوێنەرێک چوار سەرۆکی لیژنەکەمان لە کوردە بۆ یاسای نەوتوغاز ناهێنێت کەوا یەکێکە لەو وانەی کە توانێت کوردستان لە جێژاوی نەوتوغاسی پێدەرچێت ئەمەیەتیایەتی من بۆچی ئەڵم دەستخۆشی لە سەرکردەکانەکەم چونکە بەسەراحەت با بڵێن کە ئەو پێنج سەرکردەیە چکەوان نزانن عملی ئیشەکەی خۆیان چیە و ئیشی پەرلەمان چییە من چی بکە یعنی فەرەزنا من لەگەڵ مەسعود بەرزانیە کۆبوومەوە یاخود لەگەڵ با بڵێن کە سەرکردایەتی چێتی نیشتیمانیە یاخود لە سەرگەڵ بزوتنەوەی گۆڕانە یاخود لەگەڵ کۆمەڵای یەکگرتووە یعنی کەواتە ئەمان لە حکوومەتان
ئەمان ئەزانن ڕێڕەوێکی نوێ هەیە ئەو یعنی قرارێکی ئایا بەرەو ئیسیفتا ئەوان یعنی بەڕاستی با بڵێن کە ڕیفراندۆم حزبی کوردی یعنی قبولی ئەکات بکرێ بەوە حزبی کوردی یعنی تۆ لە بەغاجیا ئەکاتەوە بۆ دەوڵەتی کوردی نەک پەرلەمانتار نوێنێری خەڵکی بۆ تەسبیتکردنی قوانین نەک بۆ سوڵتەیەکی تەنفیزی ئەو مەسیری کورد زۆر باش سەبارەت بە ئەوەی کەمڕۆ پەرلەمانتارانی مانگرتوو بەرەی چاکسای سەدان یاریمی کوردستان کرد ئایا هیچ بەڵێنێکیان لایەنە کوردیەکان وەرگرتووە کە بگەڕێنەوە بۆ بەغداد یاخودەوەی کاک ئەحمەد پێشتر باسی کرد ینی جۆرێک کورد ڕازی بوون هەیە بۆی دووبارە بگەڕێتەوە بەغداد من لە سەرەتاشەوە پێشەوەی کەوا وەفدی چاکسازیش بێت بە سەراحەتن باڵدێن کا کۆمەڵی ئەرقەلیان خستە بەردەمی خۆیان پەرلەمانتارانی کورد ڕێزم هەیە باڵدێن کا کەوتیان ئێمە ناگەڕێنەوەێت تا مادەی 140 ناوچە دابڕاوەکان و حسەی پێشمەرگە و موچەی فەرمانبەران نەبێ بەڵام ئێستا خۆیان لەواچێ بیر لەوە بکەنەوانەیە کە ئەمە لە دەسەڵاتی تۆیان نیە بە پێش ئەمان ئەوە بوو کە بەڕێز ئاڵاخاند بڵێن کەوتی بەبێ هیچ شەرتێکە گەڕێنەوە بەغا تەنیا داوای زمانەکەن بەڵام پەرلەمانتار زمانی حیاتی نییە چۆن پێشمەرگەیەک لە جەبهەیەکی قیتال ئەکە دیفاع لە منەکە لە تۆکە لە نەوەکانەکات کاتی عنی بەو زمانە ئەڕواکە نەکوژرێ شەهید نەبێ کەواتە تۆ پەرلەمان یانیان پارێزراونی پەرلەمانتارانی عێراق یعنی بە حقیقەتە نەک پەرلەمانتارانی عێراق عفو کوردستان هەموو پەرلەمانتارانی عێراق لە یعنی چونکە بۆچی ئێمە ینی گێژاوێک لە بەغدادا دروست بووە تێکەڵەیەک دروست بووە لە ناو ئێمە کورد ئێوە بە سەدر گەوراکات ئەڵێ هەموو متەزاهیرەکان سەدرن لە سەدرە ترسن کە لە کێشەیەکی خۆی زیاتر لە قەباری خۆی زیاتر یاوانێتە بەڵام جەبهەیەکی مەدەنی هەیە من یەکێک بە حکمی ئەوەی کە سەرۆکی دەستگای کۆمەلگای مەدەنیم لە بەغدادا هەنا ئەدوار یەکێکە لە ناشترین کەسێک لە عێراقا کە لە مەجای کۆمەلگای مەدەنیا ئیشەکات هەموو ڕۆژێک لەسەر جادەیە مەتاڵیبی هەیە کە مەسیحیە خۆسەر بە سەدر نییە نەشیعەیە نەکوردە نەسونێ مەسیحیە بەڵێ خۆ پیشاندەرەکان داوای چاکسازیەکان لە کاکە لە بەغدادا لە دوێنێ لە مناطقە هەبووە 2 ساعت کارەبای هەبوو مناطقەیە ئاوی نییە بە 4 ڕۆژ جارێک یعنی کەواتە تۆ هاتووە بەرەکە تێکەڵ بە عملی سیاسیەکە خەڵک پێویستی بەو نیە حکومەتی تەکنۆکرات لە لای خەڵک چییە نازانێت حکومەتی تەکنۆکرات ئەسڵەن چییە خەڵک نان و ئاو سەبارەوەی کە پێشتر باز لەوکرێت کە باڵوێزی ئەمریکا داوای لە فراکسیۆنە کوردەکان کردووە کە بگەڕێنەوە بۆ بەغداد ئەو پەیامەش بێەوە گەشت وەکو دوو پەرلەمانتاری مانگرتوو کە لە ڕێگەی مانگرتووانەوە یاخود ئێوە بەبێ مەرز دەگەڕێنەوە مەرجەکانی مەسەرەن ئێوە وەکو پەرلەمانتارەی مانگرتوو دوو کورد هیچ مەرتان هەیە بۆ گەڕانەوە بۆ بەغداد یاخود ئێوە یەکسەر دەگەڕێنەوە بۆ بەغداد نەخێر ئێمە بە سەراحەت باڵێن کە من نازانم ئەو پەیامە مستاقەتی هەتا چەنە چونکە یعنی کۆمەڵێک نووسراو هەیە کە بڵاو کراوەتەوانێ على اساس باڵێن کە ئەمریکا هیچ ئەو داواکاری لە کورد نەکردووە ئایا ڕاستە تا چەندێک نازانم مستاقەتی ئەو بابەتە بەحقەتەن بەڵام ئەوەی کە مەرجی ئێمەیە لابردنی سەرۆکایەتەکەیە سەرۆکایەتێکە بۆ چی چونکە هەر ئەو سەرۆکایەتی لابردنی ئارامی شێخ محەممەد سەرۆکایەتێکە مە بەسمە لە خۆی بە سەراحەت باڵێ ئارامی شێخ محەممەد خۆی خستە لە عبەکەوانێ ئەینا باڵێن کە ئەمە یەکەم جارمەکە ئەمە بازەکەم یەکەم کەڕەتیان کە کاتێک ئەم جەبهەی ئیسلاحە دروست بوو چون لە دەرگای ئارامیان ناوتیان وەرە سەرۆکایەتی جەلسەکە بکە بەبێ سەلیم جبوری تۆ لە مەوزوعانیت بەڵام ئەو خۆی بەستەوانێ بە شێخ و مام و بە سەراحەتەن ئێمە ئەوەی کە یعنی نایاساییە ئەوەی کە بەشی کوردە خوارد ئەوەی کە بە حقەتەن من جارێکی تریژەوەم دووبارە کردەوە سەلیم جبوری ڕێگرە لەوەی کەوە لە ساسەی معاش لە منە بڕێکە ئیرێ بە حەشتی شعبی داوامە لێکرد بیرێ بە پەرلەمان بیرێ بە پێشمەرگە سەلیم جبوریە کە کۆمەڵێک حقوقی پێشمەرگە یعنی بۆ نمونە ئەو 5 دەفتەری کە باسم کرد لە جارێکی تریشە سەلیم جبوریە ڕەفزی ئەمەی کردووە بەڵام یعنی عملی سیاسەکە بەم شێوازە بوو داوا کرا تۆ مەچۆرۆ بەرەوە بەڵام ئەیش خۆی بەستەوانێت طبعا تۆ لەم حاڵەتەیە ئەدای پەرلەمانی یعنی کە تۆ خۆ دەبەستیتەوە بەڵام ئێستا بەرەکەتان بەرەی چاکسازی لەناو پەرلەمان ژمارەتان ئەوەندە زۆرە کە هەرسوور بن لەسەر سەرەتا داوای دەستگاکێشانی سەرۆک کۆمار و سەرۆکی وەزیران و سەرۆکی پەرلەمانتان بەڵام ئێستا وزان پاشەکەتێشکردان کە لە سەرۆک کۆمار هاتوونە سەر سەلیم جبوری و عبادی ئەزانی بۆچی هەر لە بدایەتیشە یعنی بە سەراحەت بۆی کەمان نەڵێن ینی عملی سیاسەکە وسمان هەر سەرۆکاتێکە بگۆڕین بەڵام لە گۆڕینی بەڕێز سەرۆکی حکوومەتە فواد معسوومە هیچ لە عملیاتەکە ناگۆڕێ چونکە لە هەر دەوڵەتێکە ئەگەر پەرلەمانی بوو تەشریفیە دەسەڵاتێکی تەنفیزی تەواوەتی نیە تەشریفیە بە سەراحەت سڵتەیەکی زۆری نییە
ئەوەی کە عرقەلە لە بەغدادا دروستەکە یەک سەرم جمهوریە کە وەکو لە تەشریعی قوانینەکانە لە کۆمەڵێک یاسایە لە کۆمەڵە بابڵێنکە پێشێرکاریە لە یاساکانە بەرامبەر بە کورد بە هەمان کاتیشا سڵتەی تەنفیزیەکە عبادیە کە وەفدێکی هەرمی کوردستان هاو بۆ بەغداد لەگەڵ عبادیە ڕێکەوتن لەسەر ئەوەی کەوا تەوافقێکی تازە بکرێتەوانێ بە هەناردەکردنی 90 بە 550,000 بەرمیلەکە چێ ڕێگر بوو لێرەیە عبادی ڕێگر بۆ لێرەیە کەواتە یعنی ئەمە لەلایەکەوە بە نیسبەت کردەوە ئەگەر باسی عراقیش بکەین هەموو ئەو ڕێگریانی کە هەیە لە ناو عێراقا ئەم دوو شخصن حقیقەتەن چونکە تۆ يعني بۆ نمونە يعني من نبدیوە لە وڵاتانێکا بێت کابینەیەک بێ لە زەرفێکی مغلقا بێتە دەست زۆر باشە بەڵام بۆ کورد لەناو پەرلەمان بەدیلی سەلیم جبوری باشتر هەیە والله لەبەری چاکسازی بەدیلی سەلیم جبوری هەیە هەر کەسێک بێت کە بزانێت بەم شێوازەی یعنی ئێمە خۆکە ئەڵین بەری چاکسازی بێدەنگ نابین لەو کەسی کە ئیترتەوە ئەگەر بێتە فاسدینەوانێ زۆر باشە بەس ئێستا بەری چاکسازی ئەوەندە زۆرن کە بتوان حوت نەفەرین بەڵێ یعنی کەواتە ئەکبەر کوتلە لە ناو پەرلەمانی عێراق ئێستا کوتلەکەتان بە فەرمی ڕاگەاندووە نەک کوتلەکەمان ڕانەگەیاندوە چونکە لا يزال باڵێنکە وەکو ئەڵین جەبهەت الإصلاح يعني بەرەیەکی چاکسازی بەڵام لەسەر قەراری محکەمەی اتحادیە کە ڕۆژی چوارشەممەیە 25 مانگ ئەم کێسەیەک لا بێتەوە بەڵێ ئێوە وەکو بەرەی چاکسازی کە بەڕێز دەڵێت 107 گەورەترین کوتلێ لە ناو بڵێن پەرلەمانی عێراقا یعنی هەموو عرقەلەیە دەتوانێت بکات و هەموو چاکسازێکی دەتوانێت بکات زۆر باشە سەبارەت بە دادگای فیدراڵی ئێوەش سکاڵاتان تۆمار کردو لە دادگای فیدراڵیان تەنها سەلیم جبوری سکاڵای تۆمار کردو نا بەعکسەوانەیە باڵێن کە بەنسبەت جەبهەی یعنی باڵێن چاکسازیوانێ تقریبا 6 داوا قەید کراوە لەسەر سەلیم جبوری لە هەمان کاتە 4 وەزیریش داوای قەید کردو لەسەر سەلیم جبوری ئیقالەکردنیان کە ناشەرعی بۆ لە 26 چوارە لەو 4 وەزیری کە لابرا لە ڕۆژی 26 چوارە بەڵێ بە حقیقەتەنەوانی شێنەوانەی کە سکاڵیان تۆمار کردو ئەوەی کە وەڵاهی وەزیری 4 وەزیرەکەی کە لابران و وەزارەتی تریان ئەوتە ئێوەکو جەبهەکەی خۆتان یعنی دە داوا لەسەر سەلیم جبوری هەیە لە دادگای فیدراڵی لە دادگای فیدراڵی بۆچ ئێوە 4 سکاڵاکەتان چی لە خۆ دەگرێت کە 4 سکاڵاش نەوەستاون بەڵێ ئەخت سیر کە تۆ یەکەم یان یەکەیەکێک لەو سکاڵانە کە مەزەن 4 ئێمە بە یاسایی و بە دەستوری کردومانە ئەمە یەکێکە لە سکاڵاکان بڵێ دووهەمیان باڵدەن کە ڕێگرتنی لە ئەندام پەرلەمانە باڵێ دەرگاداخستن لە پەرلەمان نەهێڵە بچیتە قاعوانێ بۆ دەنگدان یا بۆ مشارەکردنی عملێتی سیاسیە کە ئەمە لە هیچ پەرلەمانێکە ڕوویناوە نادەستوریە نایاساییە هێنانە ژوورەوەی سەگی بە ساحیبەکەی کە ڕێزم هەیە ئەمریکی لەگەڵا بێنیتە دەرەوانی و جێشێکی زۆر بێنیتە ژوورەوانێ و ئەمە کۆمەڵێک لەسەرۆژ سکاڵەتەن تۆمار کە سەلیم جبوری سەگی هێناوەتە ناو پەرلەمان یعنی کۆمەڵێک وەسائل هەیە کە تۆ بڵێنگە تەقدیم بە محکەمەی اتحادی کراوە بڵێ یعنی یاساکان بە هەر یەکەیان بە داوایەک ئەوەی کە 25 مانگە چاوەڕێ دەکەن ئەوەی کەوە حتمما پسپۆری یاساییتان لەگەڵ لە بەرەی چاکسازی چاوەڕێ دەکەن دادگای فیدراڵی بەلای ئێوەدا یەک لای بکاتەوە کە پسوڕاژەیە بەلای سەلیم جبوریە واللهی ئەگەر یاسا سەروەر بێ لە عێراقا ئەبێ باڵێن کە حەقێکی شەرعی بات بە 4 بەڵێ بەڵام ڕەنگە بەرەکەی سەلیم جبوریش بڵێن ئەگەر یاسا سەروەر بێت دەبێت سەلیم جبوری بمێنێتەوە بەحقەتەن ئەوەی کە من ێڵم لێرە ئەگەر بێت و طبعا خۆ من نەک لە عێراقاڵم لە هەرێمی کوردستانی شا یاسا سەروەر نەبووە یەکێک لەو شتانی کە لە عێراقا هەیە بەسەراحەتەن هەتا ئێستا یاسا سەروەر نییە بۆ زۆر شت يعني زۆر جارەیە کە تهمەت بن یەکێک لەو کەسانە بوون کە چوومەتە ناو سجنەکان و زیارەتی سجنم کردو مەلەفەکەیم خەونەتوانێت بە بێ تهمە یعنی تهمەکەی سابت نەبووە لەسەر محکەمەیە کە حکم میراوە یعنی ئەمە کۆمەڵێک نایاسایی هەیە کەواتە ئەوەی کە لە عێراقا مەبەستی چێ چونکە زخوتێکی زۆر هەیە لەسەر محکەمەی اتحادی ئێران و ئەمریکا لەسەر ئەوەن فشاری دەوڵەتی هەیە بەڵێ ئێرانی شوتووە ئەمریکا لەسەر ئەوەن کەوا سەلیم جبوری و جەماعەتەکەی چونکە ئەوە مەسلحەتی ئەمریکایە مەسلحەتی ئێرانە لە ئێرەیە ئەگەر ئەمانە بمێنەوە لە ساحەی سیاسی یعنی ئێستا بە دیارکە بەڕوونی ئێران و ئەمریکا فشاری لەسەر دادگای فیدراڵی کردووە چ بەرژەوەیەکی سەلیم جبوری بێنێتەوە بۆ ئێران و بۆ ئەمریکا ئێمە بە سەراحەت باڵێن کە کۆمەڵێک بەرژەوەندی ئەمریکا خۆی لە بیدایەتە چۆن شەڕی داعشی دروست کردو چۆن درێژی خایەنێتوانێ و ئەم سڵتەیە ئەوێ بمێنێتوانێت چونکە ئەمریکا مەبەستی لە چیە لە هێنانەوەی بریمەرە لە سڵتەی بریمەر ئێستا یعنی بۆ نمونە یەکێک لەو شتانی کە هەیە لە ناو پەرلەمانی عێراقا باڵێن کە سەلیم جبوری بەبێ هیچ
خەتۆیەک نانێت تاکو لە سەردانێکی سەفارەت نەکە کە لە ماوەیە ئەگەر ببینی لە کەناڵەکانەوانە یعنی تۆ سەرۆکێکی پەرلەمانی نوێنەری شابی نوێنەری سنەیتیایە چ پەیوەندێکت بە سەفارەتی ئەمریکیەوە هەموو دەقە ساعاتێک لەگە سەفارەتی ئەمریکای کۆ بیتوانێت و ئەگەر باسی ئەوە بکە بڵێ من وڵات داوای عتاد و ئیلا آخری لێ ئەەکەمەوە ئیشی پەرلەمانی زۆر باشە سەبارەت بۆی کاتیمەکەمەوە زۆر بە کوردی ئێستا ئێوە بەنیازن لەگەڵ بەرەکەی سەرلی مجبوری دانیشتنی هاوبەش ئەنجام بدەن بۆ پەرلەمانی عێراق یاخود بەجیا هەر بۆ نمونە ئێوە وەکو بەرەی چاکسازیتانوکەی پەرلەمانی عێراق کۆبێتەوە ئێمە بەنسبەت قۆمانەوانێ بەنسبەت بەری چاکسازیوانێ جەلسەکە مەفتوحە هەر کاتێک ئەگەر نیسابمانتەوا بێتوانی جەلسەکە بکەین بەڵام لە دوو هۆکارێکیان لەوەی کە چاوەڕێی محکمەی اتحادیەکەین یعنی دادگای فدرالی ڕۆژی چوارشەممە بەیانی نادوو بەیانی 25 بانک چونکە بەعلەنی ئەکرێت محکمەی اتحاد چێک لە دەکاتەوە یەکلایی ئەو کەسە کاتەوانی یعنی مەبەسەکە لە چیە ئەگەر ئێمە شەرعی بڵێ ئەگەر یا ئەوەتە باڵێن کە شەرعی دەیا بە 4 يعني إقالة كرنكي سليم جبوري أوان حقيقي شرعي يعني شرعيتيان ورقتو كإقالة كراونية أو تبستو ششي شوار بشرعي داني يعني اللي ما أقرأته بقراني محكمة اتحادي يعني بصراحة قراري محكمة اتحادي وكو باتو ملزمة ناتوانين هيج تعني كيلي بقريد بلام بريتشاك سازيد بمناوسته أقر أمش بيتواني قورتين كتلية جاري كتر داواكاري إنك نواني سروكاتك بقوري إما يعني ما بس كمان عليها حركسك بغير سليم جبوري ئەو سەرۆکاتی کە ئێستا هەیە بەڵێن کە داوای جەلسە بکە ئێمە زۆر ئامادە ئەبین بۆ ئەوەی کە چاکسازی بکرێت لە عێراق. دوا پرسیارم سەبارەت کە هیچ هەوڵێکی بۆی کۆبوونەوەی پەرلەمان لە دەروی پایتەخت بکرێت لە دەروی بەغداد؟ نەخێر بڵێن کاچکە ئەگەر تۆ بتێت وەکو پەرلەمانتارێک مەفروضە لە ناو مەجلیسی نوابی عێراقیە بێ بۆچی مەزەلەن ئەو کێژ و ئاژاوایانی بۆ هەرێمی کوردستان ئەو ئەی بێ بۆ شوێنێکی تر نا هیچ پێویست ناکاتچکە ئەوەی کە ئێمە بینیمان بڵێن کە پەرلەمانی ناو قاعی پەرلەمانی عێراق هیچ شتێکی بەسەر نەهاتۆ تۆ مکەسراتێکی زۆر هەیە و بە مەبلەغێکی زۆر کەم چاک بۆتوانێ و ئامادەیەتی زۆر باشە بورە دوا پرسیار ئەوە بێ سەبارەت بۆی کە ئێستا کورد لە ناوخۆ پەرلەمانەکەی پەخراوە بەڵام ئایا کورد دەتوانێت پەرلەمانی عێراق کارە بکات و لە کاتێک ناتوانێت پەرلەمانەکەی خۆی کارە بکاتەوە؟ وڵی ئەمە یەکاڵە کوردبانێکە و دوو هەوایە یعنی دایمەن کورد هەوڵ ئەین لەگەڵ حکومەتی اتحادیە پەرلەمانی ئەوان ڕێ ئەخینەوانێ چاکسازی خۆی مشکلەی ئێرە لە پەرلەمانە چێ پەرلەمانی هەرێمی کوردستان بە تاکە حیزبێک لە پەک خراوە بەڵام لە پەرلەمانی عێراق تاکە حیزبێک پەکی نەخستووە بەرەیەکە کە بریتە لە شیعە لە سوننا لە کورد لە یەزیدی لە مەسیحی لە هەموو بەرەکانە و ئێمە ئەوە پەرلەمانمان پەک نەخستووە بەعکسەوانێ سەلیم جبوری پەرلەمانی پەخستووە کە ئەوێ محاسەسە بمێنێتەوە ئەوێکەوە لەسەر ئەو کورسێ بمێنێتەوەنێ هەتایە یعنی من تەمەنا ئەەکەم باڵێن کە ئەمە بە وەکو داواکاریکشم لێ کرد وتم ئەگەر شعبی خۆتت خۆشەوێ خۆت ئیقالی خۆ دەکەیت یعنی خۆت ئیستیقالە ئەکەیت نەک لەوەی کەەوە خەڵک تا کورد زیاتر خەمی پەرلەمانی عێراقی خۆی ئەزانی کورد کە خەمی پەرلەمانی عێراقی بێت بۆچی چونکە تۆ ئێستا ئێمە جیانە بووینێتەوە لە پەرلەمانی عێراق بحقيقة إما لا عراق جانا بوين توانية كاتيجا بخمي إما نمينة بلا إما يكشت ولو برنامجك التوابع كاتيجا باسي چاکسازیه کن چاکسازی هر هجده محافظه که اگری توانیه چون او بشی که لبص راحیه بشی تویتیه او بشی له هولی راحیه بشی بصریتیه یعنی کواته ابی چاکسازی زو سپاس بو دکتوره تابگا احمد اندامی پارلمان عراق سپاس بو آمده بود هر روز سپاس بو کاگ احمد جبوری که برزن لبشی کمی برنامه که لگام ابو سپاس بو هاوکارانم سپاس بو بینرانی برز تا برنامه اشتر بخواتن نسبیر خواتن لگام